تورکیا لە یەک کاتدا لەناو شەڕ و هەڵبژاردندایە. لە کاتێکدا کەمتر لە 2 هەفتەی ماوە بۆ هەڵبژاردنە پەرلەمانەکەی تورکیا، ئەڕ ڕۆژە هەواڵی کوشتن و گرتن لە ناوچەیەکی وڵاتەدا بڵاو دەبێتەوە. بە پێچەوانەی هەڵبژاردننی پێشووتر کە هەموو پارتەکان سەرقاڵی کۆبوونەوە و بانگەشەکردن بوون تا دەنگی زیاتری هاوڵاتیان بەدەستبێنن، بەڵام لە دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکەدا هیچ جۆرە گەرموگوڕیەک لە بانگەشەی هەڵبژاردن و مێزگردی نێوان کاندیدەکاندا بەدی ناکرێت. لە دوای تەقینەوەکەی ئەنقەرە کە کۆبوونەوەیەکی لایەنگرانی پارتی دیموکراتی گەلانی بەمان گرت و بۆیەوە حەو هاوڵاتی کورد و تورکیانیان لەدەستدا و هاتە بە بانگەشەی هەڵبژاردننی ڕاگرت، هاوکە لە دوای تەقینەوەکەوە کۆنسەی بەڕێوەبەری کۆما جەڤاکیان کوردستان چالاکیەکانی خۆی ڕاگرت و ڕایگەیاند گەریلاکانیان بە هیچ جۆرێک چالاکی دژی سوپا و هێزانینەکانی تورکیا ئەنجام نادەن، بەڵام حکوومەتی تورکیا بەبێ گوێدان ئابڕیارەکەی کەجەکە بەردەوامە لە شەڕ و ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەرباسی بۆ سەرناوچە کوردیەکان. لە ئێستاشدا لە ناو چەند شار و شارۆچکەیەکی باکووری کوردستاندا ناوبەناو شەڕ و پێکدادان ڕوودەدات و لە هەندێک شوێنی لە نێوان گەنجان و تیمی تایبەتی حکوومەت شەڕ و پێکدادان ڕوودەدات. لە ناوچەی لیجەی ئامەد کە بەماوەی 4 ڕۆژ قەدەغەکردنی هاتوچۆ ڕاگەیاندرا بوو، دوای ئاساییبوونەوەی دۆخەکە 18 ئەندام و بەرپرسی هەدەپا دەستگیر کران. پارتی دەسەڵاتداری تورکیا بە هەموو شێوەیەک دەیەوێت حکوومەت بەتەنیا پێک بێنێت و بەرپرسانی ئەو پارتە ئاماژە بۆ دەکەن بەپێی ئەو ڕاپرسیانەی ئەنجامیان داوە دەتوانن بەتەنها حکوومەت پێک بێنن، بەڵام زۆرێک لە ڕاپرسیەکان ئەنجامەکانیان بە پێچەوانەوەیە. لە لایەکی ترەوە سوپای تورکیا ئاماژەی بەوەدا کە ژماری کوژراوەکانیان کەمە، بەڵام بەپێی بەیاننامەکانی ناوەندی ڕاگەیان و چاپەمەنی هەپەگە لە کۆتایی مانگی ڕابردووەوە تەنها لە ناوچەی گەڤەری جوولەمێر 82 سەربازی تور و کوژراون و 9 گەریلاش شەهید بوون. لە ئێستادا بەهۆی ناکۆکی خۆڵی نێوان لایەنە سیاسیەکان لەلایەک و شەڕ و پێکدادانەکانی نێوان پەکەکە و سوپای تورکیا لەلایەکی تر و ئەو تەقینەوانەی کە ناوبەناو لە وڵاتەدا ڕوودەدەن پرسیاری ئەوە دێتە پێشەوە تا چەند پرۆسەی هەڵبژاردنەکانی تورکیا بە شێوەیەکی گونجاو و ڕێک و پێک ئەنجام دەدرێن.